سلااوان لێ بێ ئەم کاتتان باش من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بە ئەوەی بەڕێز گەیشتمەوە لە ئاڵلقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەوڵە دێن گفتوگۆ بکەین لەسەر مژاری ڕۆژی جیهانی بە ساڵەچوان و لەو بارەوە ئەپرسین بایەغدان بە ڕۆژی جیهانی بە ساڵەچوان بۆچی؟ ئایا ئەرکی بە ساڵەچوان چییە بەرامبەر بەخۆیان؟ ئەی کۆمەلگات دەبێت چۆن بڕوانێتە بە ساڵەچوان و پاشان ئەرکی حکوومەت بەرامبەر بە ساڵەچوان چییە؟ بۆ شەنوکەوتکردنی ئەم تەورانە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا ئەم کاتی جامت باش و سڵاو لێوێ. سلامت بن. سڵاو لێوە. سپاس دەکەم. مامۆستا ڕۆژی یەکیدا ڕۆژی بە ساڵەچوانە. بەڵێ. ئایا بایەغدان بە ڕۆژی بە ساڵەچوان بۆچی؟ ئامانجی چییە؟ تەنیاش ڕۆژێکی ینی فیستیڤاڵیە یان دەبێت بایەغدانێکی ڕۆحی و معنەوی و مادی زیاتر بە ساڵەچوان بدرێت؟ بەڵێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دیارە ساڵانێکی زۆرە ئەتوانم بڵێم لە خزمەتی بە ساڵەچوان بوومە. زۆربەی ساڵەکان ئەو بۆنەیەم وەکچۆنەڵێ یاد کردوتەوە بە شێوازی جۆرا و جۆر لە ڕێگەی زۆرێک لەو ڕێکخراوانی کە تایبەت بوون بە بایەغدان بە ساڵەچوان وەکو ڕێکخراوی ئومێد و هاوشێوەکانی. ئیدی ئەم ساڵیش بۆنەیەکی باشە بۆ ئەوەی کە لە کۆی ئەو توێژانەی کۆمەڵگا کە هەمووی مافی هەیە وەکو مافی مرۆڤ ئیدی هەر یەکەشیان بەپێی بۆنەی خۆیان گرنگە بایەخیان پێ بدرێت. دیارەنەتەوە یەکگرتوەکان ساڵانێکی زۆرەکە ڕۆژی یەکی دەی کردووە بە ڕۆژێکی جیهانی بۆ بە ساڵەچوان چونکە نەتەوە یەکگرتوەکان و زۆرێک لە دەوڵەتە پێشکەوتوەکان بۆ خۆیان پێوەرێکیان هەیە جارێک بۆ پێناسەکردنی وشەی بە ساڵاچوو. نەتەوە یەکگرتوەکان پێی وایەن بە ساڵاچوو دەست پێکە لە هەر کەسێک لە تەمەنی 60 بەرە و ژوور. زۆرێک لە دەوڵەتەکانی دیکە پێیان وایە بە ساڵاچوو کەسێکە کە دەست پێکە لە تەمەنی سەر و 65 بۆ نمونە. نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ 60 بەرە و ژوور و هەندێک لە وڵاتانی پێشکەوتوی تریش ئەڵێن 65 بەرە و ژوور. جا بەم دوو حاڵەتە بێ ئەگەر ئێستا بڕوانی نەجیهان نزیکەی 700 ملیۆن کەسێک 700 ملیۆن کەسێک لە سەروی ئەو تەمەنەوەن لە جیهاندا ئەمڕۆ. بەڵام نەتەوە یەکگرتوەکان بیر لە داهاتووە کاتوە بیر لەوە ئەکاتەوە کە لە دەوروبەری ساڵی 2050 ژمارەی بە ساڵاچوان سەر و 65 دەگاتە نزیکەی 2 ملیار کەس. ئەگەر گەشتە ئەو ژمارەیە ئەوە ئەو کاتە لە 2050 دەرەکەوێت کە ژمارەی بە ساڵاچوان نزیک و تۆزێک زیاترێ بێت لە ژمارەی لاوانیش. کەواتە تۆ کە توێژێکی ئاوات بۆ دێ لەگەڵ باشبوونی ژیان لەسەر ڕووی زەویدا لەگەڵ باشبوونی باری تەندروستی مرۆڤەکان لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکیدا ئەم تەمەنە کە تا دێ ژمارەکەی زیاترێ بێت لەسەر ڕووی زەوی بێگومان بایەخپێدانی زیاتر ئەوێ. هەر لەبەرەوە شابینی کە بە ساڵاچوان بە شێوازێک لە شێوازەکان وەکو بڵێ ئامانج لە دانانی ئەم ڕۆژە زۆرە. بەڵام نەتەوە یەکگرتوەکان بە پلەی یەکەم جەختەکاتەوە لەسەر خاڵێکی زۆر سەرەکی ناوی ناوە بە مانای ڕیمایند ناوی ناوە تەذکیر ناوی ناوە بیرخستنەوە. بیرخستنەوەی نەوەی نوێ بە مافی بە ساڵاچوان. هەروەکو لە ڕۆژی جیهانی مناڵانە نەتەوە یەکگرتوەکان بە گەورەکان ئەڵێ ئاگاتان لە مناڵەکان بێ لەم ڕۆژەدا لە یەکیدا بە نەوەکان دەڵێ ئاگاتان لە بە ساڵاچوان بێ. بۆیە کۆمەڵگەی کوردەواری شێشێکە لەو کۆمەلگانەی کە لە ڕاستیدا تایدا لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا ڕادەیەک ئێستش ئەتوانی بڵێ باشتر لە چاو هەندێک کۆمەلگا لە ڕووی بایەخدان بە ساڵاچوان چکە بە ساڵاچوو لە نێو ئەگەر بە کۆمەڵناسان پێمانەڵێن ئەگەر پۆڵێنێکە بێ بۆ پۆڵێنکردنی خێزان لە ڕوویەک لە ڕووەکانەوە کە پێی گوترێ خێزانی ناوچی و خێزانی درێژ کراوە. خێزانی ناوچی ئەوەیە دوو هاوسەر بەیەکەوە دەژین و یەک دوو مناڵیان هەیە. بەڵام خێزانی درێژکراوە لە کۆمەڵگەی کوردەواریە زۆرە کە بریتە لە چۆنەڵێ دوو کەس هاوژینن بەیەکەوە دەژین و مناڵێکی زۆریشان ڕەنگە هەبێ و ئیدی نەنک و داپیر و باپیر و ینی ئەو ئاستەشیان لەگەڵ دابژێ. ئەو بێگومان خێزانێکی فراوان دەبێ و خێزانی چۆنەڵێ کشاوە و درێژکراوە دەبێت. لەو حاڵەتدا نەتەوە یەکگرتوەکان داوای ئەم بیرخستنەوانە دەکات دەڵێ ئەم کەسانەی کە بە ساڵاچوون و لەگەڵ ئێوەدا دەژین مافیان هەیە. ئەو مافانەمان ئەخاتەوە بەرچاو جارێکی دیکە کە دەبێت لە خەمێنی نیشتی زۆر ساکارە جاری وا هەیە بە ساڵاچوو کە لەگەڵ تا دەژێت لە خێزانە باوکت بێ بڵێ هەندێک پێداویستی هەیە زۆر بچووکە بەڵام بایەخی پێ نادرێ ئەبێتە مای دڵشکاندنی. ینی بۆ نمونە کۆمەڵە شتێک هەیە یادەوەری لەگەڵیدا هەیە لە نێو ئەو ماڵەدا ئەو کەسە تا ئەو تەمەنە هاتووە 70 ساڵ جاری وا هەیە یادەوەریەکی هەیە لەو ماڵەدا تۆ نابێت بە ناوی نوێکردنەوەی هەموو ماڵەکە یادەوەریەکانی ئەویش بکوژی. هەندێک شوێن هەیە هەندێک شت هەیە لە لای تۆ بایەخی نەماوەڵی با فڕیدی بەڵام لە لای کەسێکی بە ساڵاچوو بۆ ئەو
شتی بیرەخاتەوە بۆ ئەو یادەوەریە مەسەرەن خواردن گەنجەکان و لاوەکان لە هەر خێزانێکە ئارەزویان لە چی بێ ئەو خواردنە دروست دەکەن بەڵام لە بیان نچێکە بە ساڵاچوو ئەبێ جۆرێک خواردنی تایبەت بەخۆی هەبێ لە ڕووی دەمودانەوە چ لە ڕووی کۆئەندامی هەرسێەوە ینی هەموو خواردنێکی پێ هەرز ناکرێت کاتەوە خواردنێکی تری ئەوێ داواکاریەکانی ینی چۆن لە مناڵیدا باوکی ئێمە و نەنک و داپیر و باپیری ئێمە دەستی ئێمەیان گرتووە و بە پێی ئێمە ڕۆیشتون پیاسەیان پێ کردوین ئێمەش ئێستا ئەگەر پیاسەیەک بەوان بکەین نابێ بەپێ خۆمان بڕێنە بێ بەپێ ئەوان بڕۆین جارێکی دیکە زۆر جار ئەوان ئێمەیان بردووە بۆ زۆر شوێن حەزیشان نەکردووە لەبەر داواکاری ئێمە بووە ئێستش ئێمە بێ ئەوان بەرین بۆ ئەو شوێنانی کە ئەوان حەزیان لێ ئەبێ بیان بێ بۆ ئەو شوێنانی کە هاوڕێیەکی جانی بەجانی بە وەفایان هەبوو ئێستا حەزەکەن بیبینەوە یعنی ئەم شتانە لە ڕاستیدا تەکنەلۆژیای نوێ ینی ناکرێتەوە لە نێو هەندێک خێزاندا دڵیان دەشکێنن بەوەی گاڵتەیان پێکەن لە کاتێکە ئەوانش بێنە قسە ئەتوانن گاڵتە بنەوەی نوێ بکەن ئەتوانێت بە کوڕ و کوڕەزاکەی بڵێ زمانێک کە تۆ لە دایک بووی تۆ نەتەزانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن چییە ئێمە پێمان ناساندی تۆ تەلەفۆنی نۆرمال هەبوو نەتەزانی ئێمە ئێستا کە فەیسبوک و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان و وەنیە ینی چۆنەڵێ ئامێرە زیرەکەکان هەیە نابێ بەو بڵێ تۆ لێی نازانیت و تۆهی ئەم زمانە نیت و ئەو زمانە ئاوە بوو چونکە تۆش لە زمانی ئەودا ئەو تۆی فێرە کرد تۆشەکەوتە زمانێکەوە شتێ بەو شێوازە کەواتە ئەمە لە ڕاستی داشتی زۆر وردن لە نێو خێزانە ڕوو ئەدا نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ ئامانج لەم ڕۆژە بیرخستنەوەی بڵێ مامۆستاتەوەرێکی تر هەیەکەوە ئایا مەسەن ئەرکی بە ساڵات چۆن چیە بەامر بەخۆیان ینی بە ساڵاتچوو مەسەن کەسێک کەنەوەیەتی یان گەنجە بەامر بەخۆی بەڵام بەامر بە ساڵاتچوو ئایا بە ساڵاتچوو خۆی ئەرکی چێ بەامر بخۆی چی بکا بەامر بخۆی زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە بە پلەی یەکەم ینی لەم ڕۆژەدا قسە لەسەر ئەوەیە کە بە پلەی یەکەم ئەبێ هەموو کەسێکی بە ساڵاتچوو بزانێ بە ساڵاتچوون نەخۆشی نییە بە ساڵاتچوون بە نەخۆشی تێنەگە حتمیە ئەبێ بزانێ ئەمە قۆناغی سێمی تەمەنی پێڵێن قۆناغی سێمی تەمەنە و دەستی پێ کردووە و هیچ مانایەک نییە ینی ئەو کاڵەی بە ساڵاتچوو نابێ وا بزانێ یەکسانە بە پیری وشەی پیری وشەیەکی زۆر خراپە وڵاتانی پێشکەوت و قبولی ناکەن ئەم وشەیە ئێمەش لە کوردستانی خۆمانە زۆر زانای گەورە و پایە بەرزمان بینی تا 90 ساڵ و 92 ساڵیش لە دوایین ساڵەکانی تەمەنیانە بەقەدەر لاوەکان بەرهەمیان هەبووە ئێستش لە ئێزار بەم شێوازانە ئەبینین بۆیە وشەیەک نییە بە ناوی پیری وشەیەکەیە بە ناوی بە ساڵاتچوو تەمەنیش ئەوە دیاری ناکات تۆ پیر بوویتە یاخود تۆ لاوی یاخود تۆ یعنی چۆنەڵێ تەمەنێکی مەمناوەندت ئەوانە ژمارن تەمەن ژمارەیە یعنی ئەرکی بە ساڵاتچوو بەرامبەر بەخۆی ئەوەیە ساڵ نەژمێرێ ساڵ نەژمێرێ وا بزانێ زیادبوونی ساڵێک ئەسن زیادبوونی هەموو ساڵێک چۆنەڵێ دیارریەکە لە خودداوە زیادبوونی هەر ساڵێک لەسەر تەمەن زیادەکە لە خودداوە و زیادکردنی ئەزمونونیەکە ئەو بە پلەی یەکەم ینی ئەو خاڵە زۆر گرنگە دوو زانایانی کۆمەڵناس ئەڵێن ینی خەڵکی بە ساڵاتچوو ئەبێ ڕۆڵی خۆی لەبیر نەکە ینی چۆن کۆمەڵگە تووشی شەڕە بێ تووشی چۆنەڵێ ناکۆچی ئەبێ کۆمەڵگە تووشی ململانێ ئەبێ دەڵێن یەکێک لەو دیسپلین یەکێک لەو هۆکارانی کە ئەبێتە مای ڕاگررتنی بەرقەراربوونی ئاشتی کۆمەڵایەتی بە ساڵاتچوەکانن یعنی بە ساڵاتچوو ئەبێ خۆی واڕابێنێ کە ئەو بەم تەمەنی کە هەیەی ئەتوانێت ئاشتی کۆمەڵایەتی پارێزێ بەوەی کە ئەو ئەزمونێ هەیەی بیدا بۆ خەڵکەی دیکە کەوا شەڕەکەن ئەو خەڵکەی کەوا لە نێوان خۆیان ئامۆژگاری ئەو خەڵکە بکە لەبەرەوە ئەڵێن یەکێک لە هۆکارەکانی ڕاگررتنی ئاشتی و بەرقەرارکردنی ئاشتی کۆمەڵایەتی لە نێو کۆمەڵگەدا بە ساڵاتچوەکانن واتەمە ڕۆڵێکی یەکجار گەورەی ئەوان دەبێت ئەو ڕۆڵی خۆیان بزانن هەر لەبەرەوەشە یعنی لە بارسی خۆپیشاندانەکان جین شارپ کتێبێکی هەیە دەربارەی خۆپیشاندان دەڵێ خۆپیشاندان چۆن ینی وا ئەکرێکە بە ئامانجەکانی خۆی بگات و شەڕی تێدا نەبێ دەڵێ هەمیشە لاوەکان کە لە پێشەوەی خۆپیشاندانەکانن خۆپیشاندان بەلاڕێدا دەبن و لەبەر ئەو حەماسەی کە هەیەە ئامانجەکە تێکەچێ دەڵێ هەندێک جار ئەگەبتەوێ خۆپیشاندان بە ئامانجی خۆی بگا بە پلەی یەکەم بە ساڵاتچوەکان بخەرە ڕیزی پێشەوە چونکە ئەوان ئەتوانن کۆنتترۆلی ئاراستەی خۆپیشاندانەکان بکەن ئەبنە مای ئەوەی کە هەڵ ناشاخێن بە پۆلیسە شەڕ لەگەڵ پۆلیسا ناکەن کێشە دروست ناکەن یعنی ئەمە یەکێک لەو کتێبانەی کە زۆر گرنگن لە بواری خۆپیشاندانەکە جین شار باسی کردووە ینی بە ساڵاتچوان ئەرکیان بەرامبەر بە خۆیان ئەوەیە کە بزانن ئەزمونێکیان ئەگەر لەلایە بیبەخشنەوە ئەو ئەزمونە لەگەڵ خۆیانە نەیبن لەبەرەوە کۆفی ئەنانی سکرتێری پێشووی نەتەوە یەکگرتوەکان لە یاداشتەکانی هەیە ئەڵێ ئێمە پندێکی ئەفریقیمان هەیە کە پندەکەمان دەڵێ هەر بە ساڵاتچوویەک کە دەمرێ کتێبخانەیەک لە نێو دەچێ هەر بە ساڵاتچوویەک کە دەمرێ
کتێبخانەیەک لە نێو دەچێت کەواتە هەموو بە ساڵاتچوێک بۆ خۆی حکمەتی کتێبخانەیەەکە زۆریش گرنگە ینی دوو خاڵیتر ئاماژە پێ بکەین کە بە ساڵاتچوو لە ڕوانگەی ینی ئەو ڕێنمایانەی کۆمەڵناسان و دەروونناسان لە ڕێگەی ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان پێمان دەڵێ زۆریش گرنگەکەوە ئەم بە ساڵاتچوانە ئەوەش بزانن یەکەم ئەوە بزانن کە ئەوان لە ڕاستیدا هەر هەمووشیان خاوەنی ئەزمون نین ینی زۆربەی بە ساڵاتچوەکان هەمویان دەڵێن ئێمە ینی عمرێکمان هەبوو ڕەنگە هەمووشیان خاوەن ئەزمون نەبن ینی ئەبێت تووڕە نەبن لەوەی کە هەندێک جار گەنجێک لاوێک لەم سەردەما خیبرەی لەوان زیاترە ئەزمون بەهینە ئەوە ینی خاڵێکی زۆر گرنگە ئەوە دەستەواژەیە کاڵن دەستەواژەی دوالیزمەیەکە ینی چۆن ئەڵێ ملانی نێوان دوو وشەیە دوو وشە وشەی خدمە و خیبرە خدمە و خیبرە یعنی خزمەت و ئەزمون ینی چۆن یەکێک ڕەنگە ئێستا تەمەنی 80 ساڵ بێ بڵێ من 6 ساڵ لە فەرمانگەیەک بوومە پێڵی لەو فەرمانگەیە تۆ چیت کردووە ئەڵێ لە قسمی هاوردە و سادرە و واریدەوانێ هاوردەکردنی نووسراوەکان و ناردنی نووسراوەکان ئەڵێ باشە ئەوە ڕۆژی یەکەم کە چوو چیان پێت گوڵە ڕۆژی یەکەم کە چوون پێیان گوتم هەر نووسراوێک دێت بۆ ئەم فەرمانگەیە ژمارەیەکی بەرەو بەربارەکەی بنووسە و ناوەڕۆکەکەی بنووسە و لەم تۆمارەیە تۆماریکە هەر نووسراوێکش لێرەوە دەرەچێ ژمارەی ئەدرێتێ بەرواری ئەدرێتێ و بۆ شوێنی دیاریکرا و دەچێت دەڵێ ئەمە چەندێکە ئەم خیبرەیە چەندێکە ماوەی وەرگرتنەکەی لە 1 دقیقە کەمترە بەڵام تۆ 6 ساڵ تەمەنت بووە دووبارەت کردوێتەوە ئەگەر 40 ساڵ لەم کارە بوو بێتی کەواتە تۆ خیبرەیەکی 1 دقیقەیت هەیە بەڵام بە دووبارەکردنەوەی بۆ 40 ساڵ کەواتە مە ناوترێ 40 ساڵ ئەزمون پێوترێ 1 دقیقە ئەزمون بەڵام دووبارەکردنەوەی ئەمە خدمەیە بەڵام گەنجێک ئێستاکە ڕەنگە ئەو کارە بەو شێوازە ئەنجام نادێت دێت لە ڕێگەی ئەکسلەوە بەرنامەکان حازرەکات و جەدوەل دروستەکە و خشتە دروستەکە و ناوەکان داخیلەکات و ئەویان نایزانی کەواتە ئەبێ ئەوە بزانێ هەندێک لە بەساڵاتچوەکان تووڕە نەبن لەم بابەتە کە ئەمڕۆ گەنج ئەزمونێکی دیکەی هەیە خیبرێ هەیە لە بواری تەکنەلۆژیا ئەو نیەتی ئەمە خاڵی دووەم ئەگەر بە قسەی بە ساڵاتچوومان نەکرد نابێت تووڕە بێ ئەوەندە بڵێ من ینی ئەمە ینی جیاوازی ڕا لە نێوان خۆمانە ئێمە تەمەنێکین فێر بووینە بەزنەوەی ڕابردوو زۆر فێری نەبووە چونکە هەمیشە لە نێو کۆمەڵگەدا قسەی کردو و قسەی ڕۆیشتووە کە ئەگاتە ئەم تەمەنە ئەبێ بە ساڵاتچوو ئەوەش فێری خۆی کا خۆشەویست بێ لە نێو خێزانەکەدا ئەوەندە خۆی تووشی شەڕ نەکە بەوەی کە هەر قسەیەکی کرد وتی نابێت کەس قسە باتە بەر قسەی من چونکە قسەی من لە ئەزمونەوەیە و وا تێ نەگا کە ڕاوڕای جیاواز بریتە لە بێڕێزیکردن بەرامبەر بەو فێری ئەوە بێکە ئەم سەردەما نەوەیەک پەیدا بووە ڕاوڕای جیاواز ململانینەوەکان بەڵێ ململانینەوەکان بەڵاست مامۆستا خاڵێکی تر هەیە ئەوش ئەوەیە کە ینی بە ساڵاتچوو بەشێکە لە کۆمەلگا ئایا کۆمەلگا ئەرکی چێ بابن بە ساڵاتچوو ئەبێ چۆن سەیری بکات چۆن تێ بڕوانێ ئەمە تەوری سێما دێنە سەر ئەم مۆزوعەیە خۆ دیارەکە دوجار ئەگەر لە ڕووی چۆنەڵێ پێک هاتە و چۆنەڵێ بابەتێکی ژمێریاریەوە تەماشایکەین ئەو کاتە دەڵێن ئەم کۆمەلگەیە بۆ نمونە کۆمەلگەی کوردستانی نزیکەی ئەڵێن 5 میلیۆن کەسە وانە خۆگەر هەر خێزانێک بە 5 کەس دابنێ ئەڵێ ئێمە میلیۆنە خێزانمان هەیە کەواتە ئێمە ئەگەر ئەبەم بەم شێوازە ساکارە باسی بکەین میلیۆنی خێزان لە هەرێمی کوردستاندا بوونی هەبێ کەواتە دوجار ئەمان کۆمەلگە پێکەێنن کەواتە زۆر گرنگە بە پلەی یەکەم کۆمەلگە لە بیری ئەوە دابێ ڕۆشنبیریەکی خێزانی باش بڵاوکاتەوە هەندی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیمان هەیە زۆر گرنگە زۆر گرنگە کاراتر بن هەندێکیان لە بواری بە ساڵاتچوانن هەندێکیان لە بواری ڕۆشنبیری خێزانین خێزان زۆر گرنگە ئێستا ئەوروپا پاش هەموو ئەو ئەزمونە زۆر گەڕاوەتەوە بۆ مەسلەی خێزان و بایەخدان بە خێزان چونکە ئەو یەکێت هەنان دێمە گەر بە دەستوری عێراقیش کار بکەین کە دەنگمان بۆداوە خۆ دڵنیام دەستوری هەرێمی کوردستانیش لە حاڵەتی چۆن ئەڵێ پەسەندکردنی هەروە ئەڵێتەوە یعنی بەپێی دەستوری عێراقیش یعنی بچووکترین یەکە لە نێو کۆمەڵگەدا خێزان کە گەر خێزان بوو کەواتە زۆر گرنگە ئەبێ ئەم خێزانە ڕۆشنبیری هەبێ ڕۆشنبیری هەبێ بەرامبەر مافی مرۆڤ بەگشتی بەرامبەر مافی ئافرەتان و ژنان بە تایبەتی بەرامبەر مافی مناڵان بە تایبەتی بەرامبەر مافی خاوەن پێداویستە تایبەتەکان بەرامبەر مافی بە ساڵاتچوانیش بە هەمان شێوە ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە ڕاستیدا خاڵێکی ترەوەی لە نێو کۆمەڵگەدا و خێزانەکان ئەم بە ساڵاتچوانە دوور نەخەنەوە لە بۆنەکان زۆر جا بۆنەی شایی هەیە بۆنەیەکی پرسە بۆنەیەک بۆ دەرێ هەیە وایە ئەم بۆنانەی کەوا خێزان ئەچن بە ناوی ئەوەی کەوا ئەو پێویست ناکە لەگەڵ خۆیان بیبەن نایبن ئەمە دایە بڕێنن لە بۆنەکانی خۆیان لە کاتێکدا ئەویشۆک و مرۆڤێک پێی خۆشە لەو بۆنانە
بەشدار بێت و خەڵک بناسێ بە تایبەت ینی بۆنەی کۆمەڵایەتی لە کوردەواریە زۆر گرنگە بە ساڵاتچوان لەنێ ئەو بۆنەدا بوونیان هەبێت کۆمەڵگە گرنگە لە بواری پەندە پێشینانەکانی بەڕاستی بۆ هەر بوارێک گوترا بێ پەندی پێشینان مامۆستا علادینی سەجادی بە ڕەحمەت بێ دەڵێ پەندی پێشینان بۆ بوارێکی دیاریکرا وتراوە نابێ بیگشتێنین بەسەر بوارەکانی ژیاندا لە دەقەکانی ئەدەبی کوردی جوانترین قسەی بۆ مامۆستا سەجادی بە ڕەحمەت بێ لەو بارەوە بۆی ئێستا ئەڵێن ئەگەر خەڵکێک تەمەنی 6 ساڵ بێ ئێستا بچێتە بەرخوێندن ئێستا بچێتە کارێ بکە لە ئەوروپا من خوێنومەتەوە کە خەڵک لە دانیمارک لە 80 ساڵیە و ئەڵێ من ئێساکە ئەچمەوە قۆناغی ئەو نمونانەمان هەیە ئێلای خۆمانەگەیەکی ئەم کارە بکە پێڵەن بە پیری دەچیەوە بەرهەوی ئەم پەندێکە بۆ ئەم بوارە خراپە بەکاری بێنی بۆ ئەم بوارە خراپە بەکاری بێنی چونکە تۆ بەڕاستی ئەو ئومێدێکی هەیە بچێت گۆڕانکاریە لە ژیانی خۆیان بکە کەچی تۆ بەم پەندە ئەیهێنیتەوە جارێکی تر وەکو بڵێ ینی ژیانی لێتێکە دێتەوە جارێکی تر هەر ئەمەیە کە جارێکی ترکە لە کوردەواری ئەڵێ هەر شتێ بێڵێ پیری و هەزار عیب ئەخوانیە یعنی پیری و هەزار عیب دەستەواژەیەکە خۆمانمان لەسەر ڕاهێناوە لە کاتێکە خەڵکەیە لە تەمەنی 80 ساڵیا شۆڕشی کردو و سیستەمی وڵاتێکی گۆڕیوە هەیە ئەوە پێنجەمین خولێتی شەشەمین خولێتی لە وڵاتانی دیکە خۆی بۆ پەرلەمان هەڵەبژێرێتەوە بۆ تەمەنە هەر دەرەچێتەوە کەواتە پیری و هەزار عیب هیلاری دەستەواژەیەکە نابێ خۆمانی لەسەر ڕابێنین بڵێن پیری و هەزار عیب تەنانەت هەنەجا گۆرانەکانمان گۆرانی کوردی ینی گۆرانی کوردی ئەگەر لەسەر تەمەەن بوو بێ ئەوش هەر بە ئاراستە نەگەتفەکە ڕۆشتووە یعنی مەسەلەن تۆ گوناهێکی گەورەیە لە ڕووی گۆرانیەوە مەسەلەن تۆ گۆرانیەکی کوردیت هەبێ بڵێ پیر بوو نەگەیشتمە تۆ وانە ینی گۆرانەکانمان وایە نەزم ینی هیوای تێدایە تۆ بێ بینتە بەرچاوی خۆت ئێستا لە ڕووی تەمەنەوە بە ساڵاتچوویەک لەگەڵ خێزانی خۆیان زۆر بەخۆشی ئەژین و ڕێک و پێک و هەموو قۆناغی سێمی تەمەنیان بەڕێەکەن کۆمەڵگەی کوردەواری ئەوە فای زۆر تێدایە ناکرێت تۆ گۆرانیت هەبێ بڵێ وەرە مرد و مردانە دەست بەردە لە کابرای پیر یعنی تۆ بانگی کەسێکەکەی بۆ خیانەتی زەوجی و لەبەر ئەوەی تۆ گەنجی و داوا لەو ئافرەتاکەی جابێتەوە لە مێردەکەی لەبەرەوەی دەست بەردە لە کابرای پیر ئەمانە لە نێو گۆرانەکانی ئێمەدا بوونیان هەیە کارێکی خراپە خۆگەر کەسێکیش هەر لەسەر ئەمەی وت پێ خۆ ئەڵێ ئەی تەمەنی پڕەسرینم ئەڕۆی ئاور نادەیتەوە ئەوە جارێکی تر هەر ناومێدیە لە کاتێکە من گۆرانی بیانیم جۆ لێ بووە ناونیشانەکەی ئەڵێ ژیان لە دوای شەستەوە دەست پێ دەکەن ئەمە ناونیشانی تایوانە کەواتە لە ڕاستیدا ئەمەش خاڵێکە زۆرە بێت ینی ئەگەداری بین دراماکانمان ینی زۆر جار ڕۆڵە نێگەتفەکانە دەن بە تەمەنەکان لە کاتێکدا ئەتوانێت دراما ئەو ستایلەی ژیان بگۆڕێ پێمان بڵێ کە خەڵکی بە تەمەنیش ئەتوانێت بە ساڵاتچوو بێ توانێت ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاری کۆمەڵایەتیدا بڵێ مامۆسەوە خاڵێکی بێخستمەوە زۆر جار بە تەمەنەکان ئەڵێن مثلا هۆکاری ئەوە جاڵتە چیە تەمەن کاوەڵێ بە تەمەنم تا هیچ نەماوەتر بیبێنم وەزیفەم بینیەوە و خانشین بووم ئیتر چاوەڕێ مرد نەکە ئەمە لە کاتێکە هەڵەیە ڕاستە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەوش دەستەواژەیەکی جوان هەیە بەکاری دێنن لە وڵاتانی پێشکەوت و ئەڵێن تۆ خانەنشین بووی لە پیشەکەت خانەنشین نەبوو لە ژیان خانەنشین بوون نابێت لە کۆمەڵگەی ئێمە بەو چاوەتەمە خانەنشین بوون لە ژیان نییە هەتا ئەو ڕۆژەی دڵی لێبە ئەو لە ژیانە ئەژی بەرەوە خانەنشین بوون لە پیشە زۆر جیاوازە لە خانەنشین بوون لە ژیان بەڵە جوانە مامۆستا دواتەوە کە ئەوەیە کە ئایا حکوومەت هەمووی چین و توێژەکان ڕویان لە حکوومەتێکەوە ئەوڕێ نێبداتەوە بە تایبەتی لە وڵاتی خۆمان ئەو هەیە خەڵک زۆر ئەکی سەر حکوومەتە با بڵێن ئایا بە ساڵات چوون ئەبێ حکوومەت چی بۆ بکات ئەوان چی بۆ حکوومەت بکەن یا حکوومەت چی بۆ ئەوان بکات چۆن ئەمە ڕێک بخۆتەزانی بە ساڵاتچوو کەسێکە بە شێوازێکی گشتی ینی تەمەنێکی بەسەر بردووە ئەو کاری کردووە بۆ حکوومەتی خۆی کاری کردووە بۆ کۆمەڵگەی خۆی ئێستا لە تەمەنێکدایە چاوەڕێی وەرگرتنەوەی وەکۆڵێ پاداشتی خۆیەکە چاوەڕێی وەرگرتنەوەی مافەکانی خۆیەکە بۆیە ینی ئەرکی حکوومەتەکان لە وڵاتانی دی زۆر جوان ڕێک خراوە بەرامبەر بە چۆنەڵێ بە ساڵاتچوان یعنی ئەمە شتێکمانێ با بینە سەر تۆژێک کە پێوترێ خانەنشینان ینی خانەنشین بەلای کەمەوە خانەنشینی ڕاستەقینە بەداخەوە دەبێ وا بڵێم چونکە خانەنشین هەیە بەڕاستی ئەمە جیاب ئەوشی تێگوتووە خانەنشینی ڕاستەقینە کەسێکە یا 25 ساڵ چۆنەڵێ خزمەتی هەبووە یا تەمەنی گەشتۆتە 63 و اینجا دوای ئەوە خانەنشین بووە ئەمە بەڕاستی بە پێی یاسا خۆ سنووقێکی خانەنشین هەبوو لە پارەکەی خۆی بڕاوە مانگانە لە پارەکەی بڕاوە خراوەتە ئەو سنووقەوە ئێستا بێت لەو سنووقەوە موچەی خۆی وەرگێ یعنی ئێمە ئەمڕۆ نمونەیەکی زۆر زیندومان هەیە بەداخەوە کە تۆ خشتەی موچەکان لەگەڵ ئەوەی پاشەکەوتیشی لێ ئەکرێ ینی خشتەی موچەکان دا ئەندرێ زۆر جار خانەنشین دوای دواوەیە یا ئێستا هەرتیایی نابێ هەندێک جار و هەندێک مانگ و ئەوانە ئەبینی خانەنشین
کەسوکاری شەهیدان چۆن ئەڵێ خاوەن پێداویستە تایبەتەکانتیان نییە لە کاتێکە ئەمیش بە هەمان شێوە هی ئەوەیە کە ڕێزی لێ بگری چونکە ئەو لە تەمەنێکە ڕاستە نایەتە سەرجادە ناتوانێت یان نایەوێ یان پەروەردەیەکی وا بووە تەمەنەکەی ڕێزێکی تایبەتی پێویستی بە ژیان هەیە لەبەرەوە ئەو بە پلەی یەکەم یعنی چاکردنی باری گوزاران چونکە ئەگەر ئەو موچەی نەبێ چاوی لە دەستی مناڵی بێ و ئەوانە بەڕاستی لە نێو خێزانی خۆشیدا تووشی پێگەشتێکی لاوازیە بێ ئابێشێلکاری بەرامبەر ڕاستیدا ئەکرێت زۆر گرنگە ئەو یاسایانی کە لە پەرلەمانە دەرەچێت حکوومەت پرۆژە یاسا بنێرێ بۆ پەرلەمان بۆ ئەو بوارانەی کەوا چۆن ئەم بە ساڵاتچوانە لە ڕێگەی یاساوە پشتگیری بکرێن خاڵێکی تر ئەوەی لە ڕاستیدا وڵاتانی تر شتێکیاندا هێناوە بە ناوی کاری خۆبەخشی بۆ ئەوەی خانەنشین یا بەمانایەکی تر بە ساڵاتچوو بێزار نەبێ لە ژیان دەڵێن ینی تەندروستی یەکسانە بەکار هەر کەس کاری بوو تەندروستی باش دەبێت بۆیە لە زۆربەی وڵاتان بوارێکی پێوە دەودرێت کاری خۆبەخشی ئەو کارە خۆبەخشی ئەگەر موچەی خۆی هەبێ خانەنشین لە کاتی خۆی داوەریگرێ لە پاڵ ئەوەدا بچێت کاری خۆبەخشی بکە لەو بوارەی کە تێدا سەرکەوتووە زۆر بەڕاستی ئەتوانی بڵێ بە درێژایی ژیانی کاری دەبێت کارێکی دەبێت کەوا خۆی پێوە خەریکە کە خۆبەخشانە خۆی هەڵی بژاردووە زۆر گرنگە بوارێکەیە پێی دەگوتری حکوومەت دەبێت ئاگای لێبێ خۆ ساڵ بە ساڵ وڵات پێشەکەوێ ساڵ بە ساڵ شەقامەکان نوێ دەبنەوە باڵەخانە کۆنەکان دەڕوخێن باڵەخانەی تازە دروست دەبن وڵاتان دەڵێن لە پێناوی ئەوەی مرۆڤی بە ساڵاتچوو نامۆ نەبێ لە نیشتیمانی خۆیدا نامۆ نەبێ لە گەڕەکی خۆیدا و نامۆ نەبێ لە شاری خۆیدا ئەبێ حکوومەت وێڕای ئەوەی کە شەقام و باڵەخانە تازە ئەکاتەوە هەندێک سمبول هەیە لەو شارەدا هی تەمەنی بە ساڵاتچۆکان بۆ لە گەنجێتیە شوێنی چۆنەڵێ حەوانەوەی ئەوان بۆ یا شوێنێک بۆ یادەوەری ئەوانە لە هەر شارێک لە هەر شارێک لە شارەکانی کوردستاندا بۆ نمونە هەندێک شوێن هەیە هی 50-60 ساڵ لەمەوبەرە کەواتە ئەو 7 ساڵی ئەمڕۆ لە سەردەمی گەنجی ئەودا ئەو شوێنە شوێنێک بووە جێژوانی ئەو بووە شوێنێک شوێنێک بۆ تایدا کۆبوونەتەوە تۆ هەر چەند توانیت شار ئاوەدان کەیتەوە ئەبێ ئەو شوێنانە بێڵیتەوە هەندێک لەو شوێنانە ئەمە ڕێگر نییە لە بەردەمی پێشکەوتنە چۆن ئێستا لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستانە لە هەموو دنیاشەوە هەیە هەندێک شوێن هەیە یادەوەری مرۆڤەکانی پێوەیە ئەگەر هەموو شار بە تەواوەتی نوێ بکرێتەوە هەمیشە و شوێنە کۆنەکانی نەمێنێ ئەو کاتە مرۆڤی 7 ساڵ و 60 ئەوانە نامۆ دەبن لە نێو شاری خۆیاندا چونکە شوێنەکانی ئەوان نامێنێ ئێمە شەستی پێکەین لەو تەمەنەدا بۆیە زۆر گرنگە پێشکەوتنەکانیش نەبنەمایی لادانی ئەو یادەوەریانی کەوا بە ساڵاتچوان لەگەڵ شتومەکی خۆیان هەیەە لەگەڵ شاری خۆشیاندا هەیەە ئەمە وەکو سمبل زۆر لە زۆربەی وڵاتانە کاری پێکرد مامۆستا زۆر سپاس بۆ چوونەکانت کات هەرۆن دەرفەتی داین دووبارە سپاس بینانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کاتایرە لەگەڵ پرۆگرامی بە کوردیمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بەختەوەر بن